سڵاوتان لێبێت ئازیزان، ڤیددیویەکی نوێ واتە باشکردنێکی نوێ بۆ ئینگلیزیەکەتان. بۆ یەکەم جارە کەناڵی کورگڵیش یاری ڤیددیۆیی The Last of Us هێنا. هیوادارم وەک ڤیددیۆکانی پێشوو ببێتە بیرێکی پرسوود بۆ ئێوەی عزیز. گەر ڤیددیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن و گەر ئەندامی نوێن بۆ بینی نێم جۆرە فێرکاریانە دەتوانن سبسکرایبی کورگڵیش بکەن. و هەروەها ببنە ئەندامی ئەم کۆمەڵگایی ئێمە. What are you drinking? What are you drinking? واتە چیە خۆیتەوە؟ Drink واتە خواردنەوە. Coffee. Where'd you get that? Where did you get that? Where did you get that? واتە لە چۆ دەست کەوت؟ لە چۆ دەست کەوت؟ Where did you get that? Ditch بەو شێوازە خوێندرە خۆی ددە ئەو دیە ددە جا نابێ بڵێ دت ببڵێ ditch. Where did you get that? لە چۆ دەست کەوت؟ Those people that came through last week. Those people that came through last week. Those people that came through last week. واتە ئەو کەسانەی کەوا هەفتەی پێشوو هەفتەی ڕابردوو هاتن. واتە لەوە قاوەکانی دەستکەوتووە لەوانەوە. I'm a little embarrassed as to what I had to trade to get it, but A little embarrassed as to what I had to trade to get it, but واتە کەمێک شەرمەزارم سەبارەت بەوەی کە ئەبوایە چی ئاڵ و گۆڕ بکەم بۆی دەسم بکەوێت. بەڵام little واتە کەمێک. A little واتە کەمێک. little واتە کەم. embarrassed واتە شەرمەزارم ئەو ڕابردووەکەیەتی لە embarrassەوە هاتووە. had to واتە ئەبوایە. have to واتە ئەبێت. had to واتە ئەبوایە. trade ئاڵ و گۆڕکردنە. it's not bad. It's not bad واتە خراپ نییە. It's not bad خراپ نییە. تاوکەری قسەکەی پێشەوەیەتی کەوتی بەڵام کەوتی بەڵام زەیسەوتی it's not bad واتە بەڵام خراپ نییە. I had Seth under control. ئێڵێم قسەی کرد و وتی I had Seth under control واتە ئەمە تەبعاً بێگومان هینە دەستەواژەیەکە ئیدیەمێکە بۆ نمونە have to someone یان something under control واتە شتێک یان کەسێک لەژێر کۆنترۆڵا بێت دەستەواژەیە. جاوەگە بینین لێرە وتی Seth ناوی کەسێکە کارکتەرێکە ناو یاریەکە ئەلێ I had Seth under control واتە لەژێر کۆنترۆڵی من هەبوو Seth من کۆنترۆڵم کردبوو. Yeah, I know. بەڵێ ئەزانم. And you need to stop harassing Jesse about my patrols. ئادەی بە ئەمەشی بکەینەوە. And you need to stop harassing Jesse about my patrols. And you need to stop واتە وەتۆ پێویستە بۆستی harassing Jesse هەراسانکردنی Jesse. harass واتە هەراسانکردن بێزارکردنی بەردەوام هەراسانکردنی بەردەوام هەر لە وشەی خۆشمان نزیکە هەراسانکردن harassing Jesse واتە هەراسانکردنی Jesse about my patrols دەربارەی پەترۆڵەکانم. پەترۆڵ واتە پاسەوانی شوێنێک. پاسەوانی ئەو ناوچەی کە ئەوانی تیاژێن پاسەوانی بەردەوام کە هەموو کەس ئەمەرکەی پێ نادرێ. جا بە جۆڵە لێ بۆستە لە بێزارکردنی Jesse و هەروە پەترۆڵەکانی من پاسەوانەکانی من. دیارەکە جۆڵ واز لە Jesse ناهێنێت و هەمیشە دەربارەی پاسەوانێتی ئێڵی پرسیاری لێکات و بێزاری کردووە. You're such an asshole. هاوڕێیان پێشەوە ئێمەشی بکەینەوە ئەمێ بێتان بڵێم کەمێک قسەکانی نێوانیانم بڕی چونکە پێم باش نەبوو ئەویان شیکاری بۆ بکەین. بەرحەڵ you are such an asshole واتە چی؟ you are واتە تۆ such an asshole لێرەدا ئاسۆڵ جنێوە واتە خوێڕی بەرامبەرەکەی خۆمانە بێتە خوێڕی. ئەمە باشترین وەرگەڕانێتی پێم وابێت. ئاسۆڵ واتە خوێڕی. bastard واتە زۆڵ کە لە یاریەکەی کریتۆزە شیم کردەوە. دینە سەر سەچ زۆر بەکاری هێندرێ لە ئەمریکا جا سەچ هیچ شتێکی بەرامبەر لە کوردیان نییە وەها بێت بەڵام باتوانین باشترین وەرگەڕانەوە بکەین کە بڵین ئەمە بۆ بەهێزکردنی قسەیە بۆی زیاتر قسەکە بەهێزکەی. you are an asshole ئەبێت you are such an asshole زۆر بە قوتریەکات. جام سەچ توانین بڵین تو چ جۆرە چ خوێڕیەکیت تۆ چ خوێڕیەکی
تۆ خوێڕیەکیت تۆ چ خوێڕیەکیت یعنی زۆر خوێڕیت عجایب خوێڕیت جا بۆیە بۆ جەختکردنەوە و زیاتر بە قوتکردنی کە قسەکە بەکارهێنرێ ئەم سەچە لەسەر زمانتان ڕادەیەکە فێر بن such an asshole واتە تۆ عجایب خوێڕیت یان چ خوێڕیەکیت I'm not trying to. I'm not trying to واتە من هەوڵ نادەم کە try to واتە هەوڵدان کە هەوڵ دەکە trying to واتە I am not trying to واتە من هەوڵ نادەم کە من هەوڵ نادەم کە I was supposed to die in that hospital. I was supposed to die in that hospital واتە من وا بڕیار بوو کە بمرم لەو نەخۆشخانەیە باسی بەشی یەکەمەکە ئەلێت من بڕیار بوو کە لەو نەخۆشخانەیە بمرم من وا بڕیار بوو لەو نەخۆشخانەیە بمرم My life would have fucking mattered. My life would have fucking mattered. My life would have fucking mattered. لێرەدا my life واتە ژیانم would have would لەگە VA-ەکە ئەوە هافە خۆی would have بەو شێوازە خوێندێتەوە would have My life would have fucking mattered. would have واتە ئەبوایە هەیبوایە دەبوو هەیبوایە بۆ شتێک بەکارهێنرێکە لە ڕابردووە ئەبوایە بکرایە would have واتە ئەبوایە ببوایە جا وشەی فەکین لێرەدا هیچ جنێ و شتیوانیە تەنیا بە مانای جەختکردنەوەی بۆ کاتی تۆڕەبوون بەکاردێ زیاتر قسەکە بەهێزترەکات My life would have fucking mattered. matter لێرەدا ڕابردووە matter واتە گرنگ جا لێرە لێ ژیانم دەبوو گرنگیەکی هەبوایە ژیانم دەکرا مانایەکی هەبوایە جا لێرە matter بە مانای گرنگ یان گرنگ نایە بە تایبەت بە مانای مانا دێت مانایەکی هەبوایە بۆی قسەکە ڕێک بکەی My life would have fucking mattered. واتە ژیانم ئەبوایە مانایەکی هەبوایە دەکرا مانایەکی هەبوایە But you took that from me. But you took that from me. From me پێش هەموو شتێ واتە لە من from me لە من from you لە تۆ But you took بەڵام تۆ بردت But you took that بەڵام تۆ ئەوت برد لە من بەڵام تۆ ئەوت برد لە من ئازیزان لێرەدا گەشتینە کۆتایی ڤیدیۆ ئەمڕۆمان هیوادارم بەدڵتان بوو بێت و سوودتان لێ وەرگرتە بێوەکو ڤیدیۆکانی پێشوو گەر بەدڵتان بۆ لایک بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەگەرتانەوێ بێنە ناو کۆمەڵگای کورگڵیشەوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ You can't stop this.